تاقیکردنەوە ڕۆحیەکان. هەندێک کات لە ژیانماندا هەن دەبێت چاوەڕوانی ئەوە بین کە ڕوبەڕووی تاقیکردنەوە ڕۆحیەکان ببینەوە کە دەکرێت ئازاربەخش و شەرمەزاریکەری. ئەم بنەمایە لە دۆخێکی سەرسوورهێنەرەوە وەرگیراوەکە لە باخچەی گەتیسمانی ڕوویدا. ئەمە ئەو شوێنەیە کە ئیسای مەسیح دوای پەڕینەوەی لە دۆڵی قدرۆن چووە ناوی. لەم شوێنە بە دیاریکراوی لە بەشێکی ئەم شوێنەدا ڕووداوەکانی ئەو بەشەی کە دەیخوێننەوە ڕوویانداوە. ئەوەی ڕوویدا ئەوەیە کە ئیسا لەگەڵ قوتابیەکانی چووە ئەوێ بۆ باخچەی گەتیسمانی. پاشان پەترۆس و یاقوب و یۆحەنای برد. ئەو بازنەیە کە نزیکی ئەوێ بوو و لەگەڵیان بوو بۆ ماوەیەک چووە ناو باخچەکە. دوای ئەوە بە تەنیا زیاتر چووە ژوورەوە پەترۆس و یاقوب و یۆحەنای بەجێهێشت. ئەمەش ئەوەیە کە لێرەدا لە ئینجیلی مەرقۆستا بەشی 14 دەیخوێنینەوە. پێی فەرموون واتە بە پەترۆس و یاقوب و یۆحەنا کە جێهێشتن زۆر دڵتەنگم، خەریکم بمرم. پرسیارەکە ئەوەیە هۆکاری دڵتەنگی ئەیسای مەسیح چی بوو؟ کەسانێک هەیەن دەڵێن بەو ڕاستیە دڵتەنگ بووە کە بڕیار بوو خیانەت یەکێ لەو کەسانەی کە هەڵیبژاردووە هەڵبسەنگێنێت. ڕەنگە ئەمە بەشێک بێت لە خەم و پەژارەی ئەو، بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە خەمەکە بەهۆی خاچەکەەوە بوو. زۆر دڵتەنگم، خەریکم بمرم. پاشان بەو سێ پیاوە ئەڵێت لێرە بمێننەوە ئێشک بگرن. کەمێک دوورکەونەوە و خۆی خستە سەر زەوی و نوێژی کرد تاکو ئەگەر بکرێت کاتەکە بەسەردا تێپەڕێ. چ دیمەنێکی ترسناکە. فەرمووی بابە، باوکە. وشەی باوکە هەر لە مانای باوک دەدا، بەڵام بە دەربڕینێکی پڕ هەست و سۆز، وەک چۆن دەتەوێت بڵێ بابە. هەموو شتێک بۆ تۆ دەبێت. ئەم جامەم لەسەر لا ببە، بەڵام نەک بەخواستی من بەڵکو با بەخواستی تۆ بێ. بیرتانە کاتێک یاقوب و یۆحەنا پێیان وت کە دەیانەوێت لە شانشینی ئەودا لە لای ڕاست و چەپیدا بنیشن، بۆیە لێی پرسین ئایا دەتوانن ئەو جامی کە من دەیخۆمەوە بیخۆنەوە؟ بە شانازیەوە گوتیان بەڵێ دەتوانین، بەڵام لە ڕاستیدا نەیانتوانی بەخەبەر بمێننەوە. ئەمەش هۆکاری خەم و پەژارەی یەزدان ئەیسا بوو. ئەمە ساتێکی زۆر شەرمەزارکەر بوو، بەتایبەت بۆ پەترۆس. لە ئایەتی 37دا دەربارەی ئەم ساتە وەختە دەخوێنینەوە. گەڕایەوە بینینی نووسون، دوایەوەی داوای لێکردن لەگەڵی بەخەبەر بمێنەوە. بە پەترۆسی فەرموو شەیمۆن نووستویت؟ ئەمە ساتێکی زۆر گرنگە. بیرتانە یەکەم جار ئیسا پەترۆس شەیمۆنی کوڕی یۆنای ناسی؟ ئەوان لە ئۆرشەلیم بوون. ئەندراوسی برای قوتابی یەحیای یۆحەنای لە ئاهۆڵکێش بوو. ئەو کەسەیە کە پەترۆس بە ئیسا دەناسێنێت. ئیسا پێشتر جارێ پێی نەکوتبوو، هەروەها پێشتر پەترۆس چاوی بە ئیسا نەکەوتبوو. پەترۆس هات و چاوی بە ئیسا کەوت کە پێیوت تۆ شیمۆنی کوڕی یۆنایت. لەمەودا پێت دەوترێت پەترۆس، واتە بەرد. کاتێک هات و بینی پەترۆس خەوتووە بە ناوە کۆنەکەی بانگی کرد. دەبینین کامە لەگەڵ هەر شکستێکی پەترۆس دووبارە دەبێتەوە. چامان بە ئیسا دەکەوێت کە بە ناوە کۆنەکەی بانگی دەکات. هەر بۆیە بە پەترۆس وتی شەیمۆن. لە دۆخێکی تر داوەتی شیمۆن شیمۆن سیر کە شەیتان داوای لێ کردوویت کە پشکێنی. مەبەستی ئیسا لە بەکارهێنانی ئەم ناوە ئەوەیە کە بیری بخاتەوە وەک ئەوەی پێی بڵێت پەترۆس چی بەسەر بەردەکەدا هاتووە. تۆ وتت هەرگیز شکستم پێ ناهێنیت، تەنانەت دەگەر هەمووان شکستم پێ بهێنن. داوام لێ کردیت ئێشک بگریت، تۆش نەتوانی. چی ڕوویدا پەترۆس؟ پەترۆس گەڕایەوە بۆ ناو کۆنەکەی خۆی، بەردەکەی شکان. پێم وابێ هەمومان دەتوانین لە مرۆڤایەتی ئەوە تێبگەین و ئەیساش لەوە تێگەیشت. دوای ئەوە بارەکە کەمێک لەسەری سووک بوو، توانیش کاتژمێرێک ئێشک بگرێت، ئێشک بگرن و نوێش بکەن تاکو نەکەونە ناو تاقیکردنەوە. ئەیسا هاوسۆزی خۆی و هەروەها تێگەیشتنی خۆی دەربڕی. کاتێک تەواو بووتی ڕۆح چالاکە بەڵام جەستە لاوازە. وەک ئەوە وابوو ئیسا بێوێت بڵێت من لە شکستەکەتان تێدەگەم، بەڵام من تۆ ئامادە دەکەم بۆ ئەوەی ببیتە ئەو پیاوەی کە دەمەوێت، ئەو بەردەی کە ناشکێت. هەر بۆیە ئەمە ساتێکی زۆر شەرمەزارکەر بوو بۆ پەترۆس. یەزدان ئیسا بەکاری هێنا، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە زۆرێک لەو وانانەی کە ئیسا دەیەوێت فێرمان بکات دەتوانن ئەزمموی ئازاربەخش بن. با بیر لەم بنەمایە بکەینەوە. هەندێک کات لە ژیانماندا هەن دەبینین چاوەڕێی ئەوە بین کە ڕوبەڕووی تاقیکردنەوە ڕۆحەکان ببینەوە کە دەکرێت ئازاربەخش و شەرمەزارکەریش بن. پرسیار بەوە تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە ئایا بە کاتێکدا تێپەڕیوی لە ژیانەدا تا ڕادەیەک هاوشێوەی ئەزمموی پەترۆس بێت لە باخچەی گەتیسمانی؟ پێم وایە هەمومان بە چرکە ساتی لەم شێوەیە تێپەڕێوین. ئەگەر دابنیشین بیر بکەینەوە بە دڵنیایی و ئەزمموی لەم شێوەیە دەقۆزینەوە. زۆر کات ئەو وانە مەزنانی فێری دەبین لە ڕێی چرکە ساتە شەرمەزارکەرەکانەوەیە. ئەمەش چرکە ساتی شەرمەزاربوونی پەترۆسی نێردراو بوو. ئەو وانەی گەورەی لێ فێر بوو وەک چۆن بڕیارە ئێمە ژوانەی لێەوە فێر بین، چونکە خوددا ئەم ئەزمونانە بەکاردەهێنێت بۆ ئەوەی لێ نزیک ببنەوە و یارمەتیمان بدات زیاتر بەویستی تەواوەتی خۆی دابڕۆین.